شارودية وانا وتيتازي بيا معكية سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان چۆنن؟ باشی هەمووتان باشن؟ بەڵێ ئەیخوا هەمووتان باش بن من ئەمڕۆ زۆر 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 دڵخۆشم ئەزانن بۆ؟ لەبەر ئەوەی یەکەم جارێ ئێمام گوندە جوانە و یەکەم جاریشە ئێوەی ئازیزە بینم من زۆر زۆر دڵخۆشم کە ئێوە بن بە هاوڕێی من ئەدی پێم بڵێن ئێوە دڵخۆشن کە بین بە هاوڕێ و هاتوومەتە گوندەکەی ئێوە؟ زۆر باشە ئەدی پێم بڵێن ئێمە لە گوندی کوێی؟ جوبڵاخ؟ دەرید ئەی گوندی جوبڵاخ سەر بە قەزای کوێیە؟ دووکان ئەی قەزای دووکان سەر بە پارێزگای کوێیە؟ سێرانی یەک چەپڵی قایم بخۆتان مناڵەکان ئێوە منە ناسن؟ من ناوم چێ ئافرین باشە منتان لەکوێ بینیوە؟ کورسات زۆر زۆر باشە کەواتە ئێوە سەیری ماوەی مناڵانی کورساتەکەن؟ بیرتان نەچێ هەموو ڕۆژێ سەعات 5 تا 6 ئێوارە سەیری ماوەی مناڵانی کورساتکەن باشە؟ ئەدی پێم بڵێن حەزەکەن بێمەلاتان و یەک هەنێ گفتوگۆ بکەین بەیەکەوە؟ زۆر باشە ئەدی کووە ئیلیاس؟ چۆنی؟ باشی؟ ئیلیاس تۆ لە پۆلی چەندی؟ 5 هەر بژیت ئافرین ئیلیاس؟ باشە دیوارە ڕووخا و خانووە ڕووخاوانەی چواردەورمان چین؟ ژێماوی کۆن پاشماوەی گوندەکەی باشە ئەی باشە خەڵکی گوندەکە چیان لێهاتۆ بۆ چۆڵیان کردووە؟ لەبەوەی ڕووخاون ڕووخاوە ئێستا چوونەتە خوارەوە؟ وایە ئێرە سەختترە بەس خوارەوە تەختترە بۆ مناڵەکان بۆ خەڵکی ئاواییەکە خۆشترە ئەگەر لە تەختاییە بن وایە؟ ئافرین ئەلیاس؟ باشە پێم بڵێ تۆ لە کاروباری ناوماڵە هاوکاری خێزانەکەوەکەی؟ چیان بۆکەی؟ حیشان بۆ دەکەم و ئەگەر باوکە یان براکانە یان کەس و کارە خەریکی کشت و کاڵ بن تۆ هاوکاریانەکەی؟ ئەچی خواردنیان بۆ بەری؟ ئافرین هەر بشی یەک چەپڵی قای بۆ لیاسیان ئەمەر چۆنی؟ باشی؟ ئەمەر تۆ لە پۆلی چەنی؟ یەک ئەفرین واتە ئەم ساڵ چووتێتە قوتابخانە؟ حەزی لە قوتابخانەیە؟ ئەفرین ئەمەر تۆ بە چیەچی بۆ قوتابخانە بە پێ؟ باشە مناڵ ئەبێ کە ڕۆی بۆ قوتابخانە بەڕاکردن بڕوا؟ نەخێر بۆ؟ نابێ دەکەوی لەوانەیە بکەوین و گیانمان برینار بێ وایە؟ ئافرین ئامارگیان هەر بشی ئەمەر ئەدی بزانم چیمان پێشکەشەکەی؟ گۆرانی هۆراوە چی؟ گۆرانی دەی 1 و 2 ڕابەزوو 3 و 4 بکەخان 5 و 6 گوڵەگەش 7 و 8 چوومە گەشت 9 و 10 خوێندنگە ئافرین هەر بشی ئەمەرجان ئەدی یەک چەپڵی قایمی بۆ لێبەر لاشە؟ چۆنی؟ باشی؟ لاشە گیان تۆ لە قوتابخانەی؟ ئەی تۆ لە پۆلی چەنی؟ لە پۆلی یەک ئەی ئافرین واتە لەگەڵ ئامارە لێک پۆلان؟ زۆر زۆر باشە ئافرین لاشە؟ باشە تۆ حەزت لە پاک و خاوێنیە؟ ئەگەر لە پۆلەکەتانە کلێنسێک یان نایلۆنی پسکیتێ یا شتێک لە زەویەکە کەوت بێ تۆ چیەکەی؟
حاڵی دەگرمەوە دیکەمەوە تەنەخوار بۆ ئەو کاراکەی چونکە بۆیە ژینگەکەمان پیس نەبێ ژینگەکەمان پاک و خایانی بکەین ئافرین بۆ ئەوەی ژینگەکەمان پیس نەبێ و بە پاک و خاوێنی بمێنێتەوە وایە لاشەگیان بەڵێ هەر بشی ئافرین تۆ ئەوە لە ماڵی شەو گرنگی بە پاک و خاوێنی بەڵێ ئەی باشە ئەگەر ئێستا ئێمە لەم دەشت و دەرە ئاو بخۆین دەبەیەکمان لێ بەجێمێنێت تۆ چی لە دەبەکاکەی دەڕۆن حاڵی دەگرینەوە دەکینە ناو تەنەخۆڵەکە ئافرین هەر بشی لاشێکیان لاشە بەڵێ ئەی تۆ چیما پێشکەشەکەی گۆرانی ێزانی بەڵێ ئادی گۆرانیەکە بۆ بڵێ لە پۆلی یەکەمینم گوڵی گەشاوی ژینم خەمڕەوی پێکەنینم دوژمنی بڵزوقینم ئەزانی بۆ دڵخۆشم ئاوی زانن ئەپۆشم بۆ وڵاتەیە کۆشم ئافرین هەر بشی یەک چۆپڵەکانی بۆ لێبەر ئافرین دەست خۆش ڤاریا گیان بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە وڵا باش ڤاریا بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی یەک یەک کەواتەی وەرسێکتان ناوڕێن و لێک پۆلان بەڵێ هەر بشی دەست خۆش ڤاریا بەڵێ ئەدی پێم بڵێ تۆ کاتێکە پشووە تاقیکردنەوە تەواو بووە لە ماڵەوەی خۆ بە چیەوە سەرقاڵەکەی سەعی یاریکردن یاری خوشک و براو هەیە وەکو خۆ بچکۆلە بەڵە خوشکمەیە لە ماڵەوە یاریەکەن بێکەوە بەڵێ ئەی باشە ئێوە شەڕ ناکەن بێکەوە نەخێر ئافرین بۆچی مناڵ نابێ شەڕکە چونکین ئەوە هی کارێکی هەڵەیە وایە بەڵێ ئێمە ئەبێ یاریکەین بێکەوە ئەبێ دڵخۆش بین ئەبێ یەکتریمان خۆش بوێ هەموو کاتێ وایە بەڵێ ئافرین ڤاریاجان ڤاریا بەڵێ ئەی تۆ چیم پێشکەشەکەی گۆرانی ێزانی بەڵێ دە گۆرانێکم بۆ بڵێ سمۆرەیە کاڕێمە لە ناوپۆلیشدا پێما زەروریایە و بچووکە خنجی لەو ئێسک سووکە پێمان دەڵێن وریابن لە دەرسا زۆر ئازابن هەرجارە و بە بابەتێک جان فێرمان دەکا پیتێک بەلاشە چەند بچووکە هێندە کارە و چاپووکە سپاس بۆ تۆ هاوڕێکان خۆشمان دەیە وەک چاوان ئەی ئافرین یەک چۆپڵەکانی بۆ لێبەر دەست خۆ لیاگیان چۆنی باشم دەنگ و باسە چۆنە باشم هەر بشی لیا بەڵێ تۆ لە پۆلی چەنی 5 پێنج بەڵێ ئافرین زۆر زۆر باشە ئافرین من پێم خۆشە کە مناڵانی گوندەکان هەمویان لە قوتابخانەن تا ئێستا نەچوومەتە گوندێک و مناڵێک بڵێ من وازم لە خوێندنیە ناوە لیا بەڵێ باشە گوندەکەی ئێوە قوتابخانە تا پۆلی چەنی تایە تا پۆلی 6 شەش بەڵێ ئەگەر دەرچی بۆ پۆلی حەوت واز لە خوێندنگایەنی نەخێر ئەی ئەچین بۆ گوندەکەی پشتمانەوە قوتابخانەی لێ تاوەکو پۆلی نۆ دوورە لێتانەوە دوورە نە ئەی بەچی هات و چووەکەن بە پاس بە پاس بەڵێ. زۆر باشە ئەدی پێم بڵێ مناڵ کاتێ بە پاس یان بە تەکسی یان بە سیارات و چووەکە ئەبێ چۆن دانیشێ لە سیارەکەیە بە جوانی دانیشێت و هیچ قسەیەکیش نەکە ئەی ئەبێ هەسێتە سەر پێ و لە جامەکە و ئاوا خۆی دەرکا نەخێر بۆ لەبەرەوەی نەک بکەوێت و بکەوێتە سەر ئارزەکە و سەری بری ناروێت ئافرین ڕەنگە بکەوێتە خوارەوە تووشی ڕووداوی هات و چۆ بێ زیانێکی پێ بگاوایە لیاجان بەڵێ ئافرین باشە تۆ چ ڕێنماییەکە هەیە بۆ مناڵانەی کە لە سیارەیە لەگەڵ خێزانەکانیان ناچنە دەرەوە و جامی ئۆتۆمبیلەکانەکەنەوە داوایان لێ کەمی چیکە جەمەکان نەکەنەوە سەریشان نەبەنە دەرەوە نەکەونە خوارەوە و سەریان بشکێت ئافرین هەر بژی یەک چەپڵێکاین بۆ لیانکیە دەست خۆش سایە چۆنی باشم باشی سایە بەڵێ ئەو تۆ لە پۆلی چەنی لە پۆلی دوو لە پۆلی دوو ئەی ئافرین هەر بشی سایەجا سایە بەڵێ ئادی باسی گوندەکەتانم بۆ بکە بزانم ئێوە کشت و کاڵ و شتەکەن بەڵێ کشت و کاڵ چیەکەن گەنەمەچێنین جۆش دەجێنیم فاسەریە بەڵێ ئەی باشە ئێوە کەرەوز و کوولەکە و بامی و تەماتە چێنن بەڵێ هەمووی خۆتانێ خۆنیان چی لێکەن بۆ خۆمانێ خۆین و دەدەین بە دەر و دراوسێ یعنی ئەتوانن لێشی بفرۆشنەوە بەڵێ ئافرین زۆر زۆر باشە کەواتە ئەوە شتێکی زۆر باشە بۆ خەڵکی گوندەکان ئەتوانن لە ڕێی ئەوەوە داهات بۆ خۆیان پیاکەن وایە بەڵێ ئافرین سایەجان بەڵێ ئەدی تۆ چیما پێشکەشەکەی
قوتابخانە زۆر خۆشە مەڵبەتی بیرۆشە لێپارێزم باخچەکەی دەرگا شۆ پەنجەرێ قوتابخانە گشت کاتێ ڕووناکیمان دەداتێ فێرمان دەکا وریا بین بۆ تنگانە ئازا بین قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیرۆشە هەر بشیت یە چەبرەکانی بۆ لێمان دەست خۆ ئافەری ئیلام گیان بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ ئیلام بەڵێ تۆ لە پۆلی چەنی لە پۆلی شەشم لە پۆلی 6 ئافەرین کەواتە ئەم ساڵ ئاخر ساڵە لە گوندی خۆتان بخوێنی ئەچیتە بەڵێ. گوندێکی تر وایە وایە بەڵێ ئافەرین باشە ئیلام بەڵێ ئێستا ئێمە لە چ وەرزێکین ئەمە لە وەرزی زستان بوو بە زستان وایە بەڵێ ئافەرین باشە ناوچەکەی ئێوە ناوچەیەکی شاخاویە وایە بەڵێ. ساردەیان گەرم سارد ساردە ئەی باشە ئەبێ ئێمە لە زستانە بۆ خۆ گەرمکردنەوە بچین دار ببرینەوە و دارەکان بسووتێنین نەخێر بۆ لەبەرەوەی ژینگەکەمان ئاوی سازگاری نامێن و ئاو هەواکەشی دەگۆڕێت ئافرین هەوای سازگاری نامێنەیە ئاو هەوا تێگە چێ ژینگەکەمان پیسە بێ بۆیە بێ ئێمە چی بکەین دارەکان نەبڕن و خزمەتیان بکەین تاوەکو گەورە بێت ئافرین ئەبێ ڕێزی ژینگەکە بگرین دارەکان خزمەت بکەین بۆەوەی سەوزایی زیاتر بێ وایە بەڵێ هەر بشی ئیلهام گیان یە چەبرەکانی بۆ لێبەر دێرین بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە بەڵێ باش ئافرین دێرین گیان دێرین بەڵێ ئادی تۆ لە پۆلی چەنی 5 پۆلی 5 بەڵێ ئافرین دێرین دێرین بەڵێ ئەو تۆ ناترسی نەخێر لە گورگ ناترسی بەڵێ ئەی لە مشک بەڵێ ئەی لە فیل لە چی لە فیل بەڵێ لە فیلیشە ترسی بەڵێ باشە پێم بڵێ دێرین بەڵێ ناوچەکەی ئێوە گورگ و ئاژەڵی کێوی لێیە بەڵێ چی لێیە ڕێوی و ڕێوی لێیە ئەی بەراز نەخێر ئەی چەقەڵ چەقەڵیشی لێ لێتی بەڵێ باشە ئێمە ئەبێ ئاژەڵی کێویەکان ڕاو بکەین و بیان کوژین نەخێر بۆ کارێکی غەڵەتە چووکە ژینگەکەمان خاوێن نابێت شتەکەمان تێگە چێ ژینگەکەمان ناشرینە بێ ئەگەرەوانە ڕاوکەین و بیان کوژین وایە بەڵێ ئافرین دێرین جان دێرین بەڵێ تۆ ئاژەڵە خۆشەوێ بەڵێ حەزە لە چه ئاژەڵەکە زۆر سەگ و پشیلە سەگ و پشیلە بەڵێ. ئەی باشە لە وەرزی زستانە کە خۆراکەمە بێتەوە خۆراک دائنەی بۆ سەگ و پشیلە بەڵێ ئافرین ئێمە بێ خزمەتی گیاندارەکانیشکەین لەبەرەوەی ئەوانیش مافی ژیانیانەیە وەکو مرۆڤ وەکو زیندەوەرەکانی تر وایە بەڵێ ئافرین دێرین گیان دێرین بەڵێ ئەی تۆ چیما پێشکەشەکەی خوێندەواری چرای ژینە ڕێگەی ئاواتی شیرینە سەرچاوی بیر و زانینە وشیاریە و ڕاپەڕینە خوێندەواری ئازادیە سەرفرادیە و شادیە چارەی دەردیە ژاریە لە ناوبەری بێداریە خوێندەواری دەریای هەستە شەوقی لالەی بیر و دەستە بۆ میلەت چەکی مەبەستە گزنگی وێژە و هەڵبەستە خوێندەواری بەرزی پیتۆڵی ناودارە گشت ئاوەدانی و گەشەدارە هۆی خوێندنەوە خوێندەوار ئافرین ئەمە لە کۆ فێربووی قوتابخانە لە قوتابخانە بەڵێ قوتابخانە چەند سوودی هەیە فێری زانست و زانیاری و هەموو شتێکمانەکە وایە بەڵێ یا چەبرێک قایم بۆ دێرین گیان هێلین بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ دەنگ و باسە چۆنە زۆر باشم ئەی یاخوار باش بی هێلین گیان بەڵێ تۆ لە پۆلی چەنی 5 هەر بشیت ئافرین هێلین بەڵێ باشە ئەرێ ئەو مانگا و مەڕ و بزن و شت بۆ نبینم لێرە کوان چیا لیاو ئێستا کاتی داکردنیانە باشە لە گوندەکەی ئێوە ئاژەڵداریەکەن بەڵێ چه ئاژەڵێک زۆر بەخێوەکەن مانگا و بزن و مەڕ مانگا و بزن و مار بەڵێ باشە ئەوانە سوودیان چییە بۆ ئێمە شیر و گۆشتمان دەدەنێ شیر و گۆشتمانێنێ ئەی شیرەکەیەکەن بەچی شیرەکە ئەکرێ بە ماست پەنیر ڕۆنەکەرە ئەی باشە ئەوانە چی لێکەن هەمووی خۆتانەی خۆن نەخێر ئەی لێشی ئەفرۆشە و دەدرێت بە دراوسە و خزمەکان زۆر باشە کەواتە ئەوە داهاتێکی باشی هەیە بۆ خەڵکی گوندەکان وایە بەڵێ هەر بشی هێلین جان هێلین بەڵێ چیمان پێشکەشەکەی گۆرانی ئادەی
کورت سیارن کورت شیارن خۆرتەمێرن جەنگەیارن دپەیت و چفت هۆشیارن پایان نابن چک و دوکارن مافی خۆ بە باسکان بستێنن نێ دوژمن و مشک و مارن خابوانن گورگە هارن دەست و دل بەفرەکە سارن ئەدی باوەڕێن نابینن هەر بشیت ئافرین ئاچەند گرنگە مناڵان ئاوا ئەو هۆراوانە لەبەرکەن کە بە شێوەزارەکانی تری کوردی هەیە بۆ ئەوەی ئێمە لە زاراوەکانی تریش تێ بگەین وایە هەر بشی یەک چەپڵک قایم بۆ ئێلینجان دەست خۆش ڕێناس بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە زۆر باش ئەی ئافرین یاخوا هەر باشبی ڕێناس بەڵێ تۆ لە پۆلی چەنی لە چوارم لە چواری بەڵێ. ئەو ئامادە کردووە کە پلەیەکی باش بینیت و بچیتە پۆلی پێنج بەڵێ ئافرین هەر بشی ڕێناسیان ڕێناس بەڵێ باشە تۆ پێم بڵێ لە پشووی هاوینە کە قوتابخانە نییە تۆ خۆ بەچیەوە سەرقاڵەکەی لە گوندەکە بە یاریکردن و ئیش و سەڵیکردن ئافرین ئەی باشە پێم بڵێ ئیشوکاری ناوماڵ هاوکاری خێزانەکەوەکەی بەڵێ چیان بۆکەی قاپیان بۆ دەشۆ ئەبێ ئێمە کەنانمان خوارد یەکسەر ئاستیم بچینە دواوە هاوکاری خێزانەکەمان نەکەین کارێکی خراپە ئافرین کارێکی ئەڵەیە ئەبێ ئێمە شاوکاری خێزانەکەمان بکەین لەبەرەوەی ئەوانی شیلاکەن مادووە بن بەدەسێمەوە بۆیە پێویستە هەموو کارێک بارەوەزی بکەین بەڵێ. وایە بەڵێ ئافری ڕێنازیان ڕێناس بەڵێ ئەدی تۆ چی با پێشکەشەکەی قوتابی ژیر ئێمە قوتابی ژیرین خاوەنی هۆش و بیرین شاگردی ڕێڕکی وێنەی بەرز و دڵپاکی خامۆ کتێب و دەفتەر هەرسەر دەخەینە سەر مامۆستایە ڕابەرمە فەرمانی لەسەر سەرمان ئیتر دەبێ بخوێنین نەزانین لەبیر بێنین هەر بشیت ئافری یا چەپڵێک قایمی بۆ لێبان دەست خۆش ئافری شاهین بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە باشم شاهین جان بەڵێ تۆ لە پۆلی چەنی سێ سێ بەڵێ. ئافری ئەی باشە خوشکوبریای بچووکترێ لە خۆ بچووکتر نەخێر ئەی لەگەڵ چیاچی بۆ قوتابخانە لەگەڵ دایک و باوکم لەگەڵ دایک و باوکەچی بۆ قوتابخانە بەڵێ ئەی لە ڕێگا مناڵی بچووکە بینی کە بچم بۆ قوتابخانە بەڵێ ئەی باشە تۆ ئاگاو لیان نەبێ بۆ ئەوەی نەچنە سەرجادەکە بەڵێ بۆچی بۆ ئەوەی سیارە لیان نەدا وایە لەبەر ئەوەی ئەوە بچووکترن لە ئێمە ئەبێ ئێمە ڕێنماییاکەین بۆ ئەوی سیارە لیان نیا و تووشی ڕووداویات و چۆن نەبن وایە بەڵێ ئافری شاینجا شاین بەڵێ ئەدی تۆ چی با پێشکەشەکەی لە سەرەتەی ساڵەوە براکان و خوشکەکانم هاوڕێ خۆشەویستەکانم دەرگای مەکتەب کرایەوە پشووی هاوین بڕایەوە جانۆری قوتابخانەیە کە بۆ زانین هێلانەیە بە یەکتر شاد دەبینەوە ڕێگای خوێندن دەگرینەوە هەر بژیت یەک چەپڕێک قایمی بۆ لێبان دەست خۆش ئافری ئەرکان بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە وەڵا زۆر باشم ئەرکان گیان بەڵێ ئەدی پێم بڵێ تۆ لە پۆلی چەنی پێنج پێنج ئافرین ئەرکان بەڵێ ئەدی ئەیەوە وەکو کوڕەکان لە پشووی هاوینە کە قوتابخانە نییە خۆتان بەچیەوە سەرقاڵەکەن بە یاریکردن و ساعیکردن یاری چیەکەن یاری دوو گۆڵی دوو گۆڵی بەڵێ باشە لەکوێ یاریەکەن لە خوارەوە خوارەوە بەڵێ بۆ ساحیلەیە بەڵێ ئەی باشە مناڵە بێ گوندەکەی ئێوە چووکە لەسەر شەقامە وەنیە بەڵێ ئەی باشە مناڵە بێ لەسەر شەقامەکە یاری بکە نەخێر بۆ لەبەرەوەی سارە لی دەدا لەبەر ئەوەی نابێ ئەوە کارێکی هەڵێ ڕەنگە سارە لێمان با وایە بەڵێ هەر بشی ئەرکان گیان یەک چەپڵێک قایم بۆ ئەرکان ڕابەر بەڵێ چۆنی باش دەنگ و باسە بەڵا باش ئەی خزما چۆنە ڕابەر بەڵا باش هەمووی باشن بەڵێ ڕابەر بەڵێ خزمان زانیان بناتون بۆ ئاواییەکەتان بەڵێ ئەی پێیان خۆش بوو بەڵێ ئەی زۆر سپاس منی زۆرم پێخۆشەکە هاتمە گوندەکەی ئێوە ڕابەر بەڵێ ئەدی پێم بڵێ تۆ بینە لەگەڵ خوێندنەوەیە چۆنە زۆر باش چیرۆکە خوێنیتەوە یان کتێبەکانی تر بەڵێ ئافری حەزی لە خوێندنەوەی چ شتێکە زیاتر کوردی کوردی بەڵێ ئەی حەزی لە خوێندنەوەی چیرۆک و شت نییە بەڵێ زۆر باشە من ئەمڕۆ گۆپارێکم بۆیە ناوە ناوی گۆپاری پەپولەیە بەڵێ. کە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان ماگانە دەریەکە منیش بۆم هێناون بۆ ئەوەی ئێوەی ئازیز بیخوێندنەوە سوودی لێ ببینن لەبەرەوەی ژمارەیەک چیرۆکی خۆشی تایە زانیاری بە سوودی تایە بەو هیوایە کە ئێوەش بیخوێنەوە سوودی لێ ببینن باشە ڕابەرجان بەڵێ ڕابەر بەڵێ ئەدی چی با پێشکەشەکەی کۆمپیوتەر دەی
کۆمپیوتەر دانیشە لەم بەرامبەر دانیشە لێم بڕوانە ئیشی و کارم چەند جوانە عەقڵێکی گەورە و پڕم وەک دارستانی هیچرم ئامێرێکی ئەستیارم هەڵا ناکەم لە کارم من گەنجینەی زانیاریم بۆتان مای و شیاریم وەرا بەکارم بێنان زانیاریم لێ دەربێن هەر بشیت یەک چەپڵی قایمی بۆ لێبەر دەست خۆش ئافەری محەممەد بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە باش هەر بشی محەممەد جان محەممەد بەڵێ باشە ئێوە لەکوێوە زۆر نزیکن ئەدی پێ بڵێ لە جوبلاخە جوڵاخەکەتان ناوی جوبلاخە لە چ شوێنێکەوە نزیکن دوکان لە دوکان وایە بەڵێ لە جێکەی دوکانەوە یان لە بەحرەکەەوە ماسە لە بەحرەکە لە بەحرەکەەوە باشە پێم بڵێ تۆمە لە ئازانی بەڵێ مە لە چۆ فێر بووی ئەمانستا گەورەکان فێریان گردی بەڵێ ئەی باشە ئەبێ ئێمەی مناڵ هەر لە خۆمانەوە بەبێ پرسی گەورەکان بچینە ئاو و بڵێ خۆمان فێری مەلاکەین نەخێر بۆ کاریش چونکە کاریشی هەڵێ دەخین چین کارێکی هەڵێ ڕەنگە ئێمە بخنچین و ئەگەر نەشخنچین هەر کارێکی هەڵێ نابێت نزیکی ئاوبینەوە یان بەبێ پرسی خێزانەکانمان دوورکەوینەوە لە ماڵەوە وایە بەڵێ ئافەری محەممەد جان هەر بشی محەممەد بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی وەرزش گزنگێکی گەشەشەنگی دەست و قاچ و لەشە بێهێزی و سستی و نەخۆشی تیپی وەرزش لێ بێ بەشە ئافەری باشە شتێکم بیرکەوتەوە بەوەیە محەممەد ئێمە بۆی لەشێکی تەندروستمان هەبێ پێویستە چی بکەین وەرزش بکەین پێویستە میوە زۆر بخۆین پێویستە خواردن زۆر بخۆین تۆ وەرزشەکەی زۆر باشە کەواتە بێ بەردەوام بی لە وەرزش بۆ ئەوەی جەستێکی پتە و بەیەزێ بێ باشە محەممەد جان باش بەڵێ یا چۆبڵێ قایم بۆ کاکە محەممەد ئاروین بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە بەڵا باشە هەر بشی ئاروین جان ئاروین بەڵێ ئەدی تۆ لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ ئافەری ئاروین بەڵێ باشە پرسیارێکە لێکە ئێمەی مناڵ کارێکی ڕاستە ئەگەر تیکتۆک و فەیسبوک و ئەو شتانەمانە بێ یان کارێکی هەڵەیە هەڵێ کارێکی هەڵەیە بۆچی لەبەرەوەی ئێمە خوێندکارین ئێمە پێویستە بخوێنین نابێ خۆمان بەو شتانەوە سەرخاڵکەین ئەوە شتی گەورەکانە دواتر ئێمە وامان لێ تااقەتی خوێندن و خوێندنەواریمان نەبێ وایە بەڵێ باشە تۆچی بۆ مناڵانە ئەڵێ کە تیکتۆک و فەیسبوک و شتانیانەیە دایان لێەکەم هیچ کە سیری نەکەنە ئافەری نابێ هیچ کاتێ سەیری بکەن ئەبێ خوێندنەکەیان بەرەو پێش بەرن ئەبێ هەوڵ بەن ئەبێ تێبکۆشن وایە بەڵێ ئافەری ناروینجان یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر مەیلی بەڵێ چۆنی باشم باشی مەیلی بەڵێ ماڵتان لەکوێوەیەوە لە ئاوێکانەیە دوورە لێرەوە یان نزیکە دوورە بەڵێ باشە دوای بەیەکەوە بە پیاسا چین بەناو ئاوایی ئاگەڕێن و منی شەوگەێنمەوە تا ماڵەوە باشە بەڵێ مەیلی بەڵێ ئەدی پێم بڵێ تۆ لە پۆلی چەنی لە پۆلی دوو ئافرین هەر بشی مەیلی بەڵێ مناڵە بێ بۆ یاریکردن زۆر لە ماڵەکەی خۆیان دوورکەوێتەوە نەخێر بۆ چونکە ماڵەوە دڵتەنگ دەبن ئافرین ماڵەوە دڵتەنگە بن ڕەنگە تووشی کارە ساتێ بی ڕەنگە لە دەرەوە تووشی خەڵکی خراپین ڕەنگە ئێمە بەهۆی ئەوەی کە لە ماڵەوە دوورکەوتونێتەوە دوای ماڵەکەی خۆشمان بۆ نەدۆزرێتەوە وایە بەڵێ هەر بشی مەیلیکان ئەدی گۆرانێکم بۆ بڵێ وەڕاوازانی مەیلی بەڵێ وەڕاوازانی نەخێر نازانی ئەدەی بە دەنگی بەرز بڵێ زیتەڵە بەخێر بێی بۆ جۆبڵاخ زیتەڵە بەخێر بێ بۆ جوڵاخ زۆر سپاس مەمنونم یەک چەپڵێ قایم بۆ مەیلیکان مناڵەکان ئادی پێم بڵێن بەرنامەکەتان بەلاوە خۆش بوو پێتان خۆش بوو کە هاتمە گوندەکەتان منیش زۆر دڵخۆش بووم لەبەرەوەی ژمارەیەک زانیاری زۆر باشم وەرگرت لە ئێوە گوندەکەتان گەڕام بەڕاستی ناوچەیەکی زۆر خۆشە بۆ هیوایە بکە هەمووتان تەمەند درێژ بن سەرکەوتوو بن لە قوتابخانە هیچ کاتێ نەکەن مۆبایل و ئایپاد و ئامێرە ئەلکترۆنیەکان بەکاربێنن ئەبێ هەموو ئەوڵێک بن خوێن و تێبکۆشن باشە؟ من لێرەیە کۆتایی بە بەرنامەکە مێنێم هەتا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ خوا حافیز خواتان لەگەڵ